بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وأمته أجمعين إلى يوم الدين. اللهم تقبل منا صيامنا وقيامنا وأذكارنا ودعاءنا وقراءتنا للقرآن. بينراني برز خوشويست رجواناني آزيز، السلام عليكم ورحمة الله وبركاته. مانجي رمضان مانگی زۆر عیبادەت کردنە، مانگی مسابقەیە، مانگی زۆر خێرکردنە، مانگێکە کە ئینسان هەرچۆنێک هەوڵ بدا لە دەستی نەدا، چونکە ڕۆژەکانی مەحدودن، وەکو خوا فەرمێ ئەیامە معدودات، چەند ڕۆژێکی دیاریکراون. ئەم چەند ڕۆژە دیاریکراوە وەک ئەوەی کە ئەزاین لێمان تێ ئەپەڕێ، ئەبێ بزانین فەزڵ و چاکەکانی ژیمان لە دەست ئەچێ ئەگەر وریانە بین. ئەیامە معدودات کاتە لەم چەند ڕۆژە دیاریکراوەدا ئینسان وریابێ ئەم ڕۆژە چاکانە، ئەم ڕۆژە کەمانە، ئەم 52 ڕۆژە لە دەست خۆی نەدا چاکەی زۆر تێدا بکە، وەک بە ڕۆژوو ئەبێ لە ڕۆژدا، وەک لە شەودا شەو نوێژ دەکا، وەک ئەپارڕێتەوە با بە ئەندازەی ئەوەی کە ئەتوانێ خەیر و سەدەقەش بکە. دەوڵەمەندێک بەسەرت و سامانەکەی سەدەقە ئەکا، ئەو کەسەی تریش کە کەمتر دەوڵەمەندە یان هەژارە بە ئەندازەی ئەوەندەی کە ئەتوانێت بە خەیر و سەدەقە بکە، بۆی هەژارەکان زۆر هەژارەکان ئیسفادە بکەن و دڵیان لە خۆیان دانامێنێ. خۆی گەورە پەروەردگار جەل جەلالوهو فێرمانەکە کە ئێمە مسارعە بکەین، مسابقە بکەین، پێشبڕکێ بکەین بۆ بەهەشت، بەهەشتێک کە پانتایەکەی بەقەر ئەرز و ئاسمانەکانە. وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. خوا فەرمێ وسارعوا، پێشبڕکێ بکەن، پەلە بکەن بۆ لای لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگار. لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگار یەکێک لەو کات لەو شوێنانەی کە خوا لە عەبدەکانی خۆشە بێ مانگی ڕەمەزانە. من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. کێ بە ڕۆژوە بێ بە ئیمانەوە بۆ خوا لە گوناهەکانی خۆشە بێ. لێرەش خوا فەرمی وسارعوا إلى مغفرة، پەلە بکەن بۆ لای لێخۆشبوونی خوای گەورە و پەروەردگار. إلى مغفرة من ربكم، ولا لخوشبوني پروردگارتان، أو پروردگاری کە ئیکا بە نسیبتان چی؟ وجنة، مسابقة بکەن بۆ لای پەروەردگار پاشان بۆ بەهەشت، بەهەشتێک عرضها السماوات والأرض، پانتایەکەی بەقەر ئەرز و ئاسمانەکانە. ئەگەر پانتایی بەقەر ئەرز و ئاسمانەکان بە ئینسان حیفە لە دەست خۆی بدا. هەر ئەوەی وامان لێ هاتوو ئێمە ئێستا حەزمان لە مردن نییە. ئەگەر هەر کام لە ئێمە لە شاردا ئەژی بڵێ ئەتخێنە نێرین بۆ لادەیەکی بیابان، بۆ بیابانێک، بۆ خانوویەکی قڕ، بۆ لادەیەک ئاوی کەمە، کارەبای نییە، تەپوتۆزە، گەرمایە، یان هەر جۆرە خزمەت گوزارێکی نییە، یەکسەر دڵی تەنگە بێ، بێتاقە دەبێت چۆن لە شارەوە بەرەو لادەیەکی وێرانە. بەڵام ئێگەر لە لادەیەکی وێرانەوە بڵێ ئەدبین بۆ شارێکی ڕازاوە، یەکسەر دڵی خۆشە. ئینسانە ئیماندارەکان کە مسارعە و مسابقەیان کردووە، کە پێشبڕکێیان کردووە بەرەو بەهەشت، لە دنیادا خۆیان ماندوو کردووە، دنیا بە شوێنی مانەوە نازان، دنیا بە شوێنی تاقیکردنەوە ئازان، مەئوای ئەوان بەهەشتە، بۆیە پێشبڕکێی بۆ ئەکەن. وەکو یەکێک لە عاریفانە فەرمێ بۆی عەقڵی سوارە سوورە، هەر وەک لەم ژوور بۆ ئەو ژوورە. ئینسان کاتێک ئینسانی ئیماندار ئەمرێ مردن لای ئەم تیا چۆن نییە، بەڵکو وەکو وایە لە ژوورێکەوە بۆ ژوورێک کە بچێ، بەڵام لەوێ میوانی خواگیانی، لە خزمەت پێغەمبەرانی، ژینی ئاوا هەر وچانی هەموو دنیا بە قوربانی، ئەوە بەهەشتە. ئینسان بگاتە خزمەت پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ. بۆیە خوای گەورە و پەروەردگار فەرمێ ئەو بەهەشتەی کە پانتایەکەی بەقەدەر ئەرز و ئاسمانەکانە ئامادەمان کردووە بۆ ئیمانداران. ئەو ئیماندارانی کە الذين ينفقون في السراء والضراء، بەحسەکەی ئێمە ئەمەیە، کەسانێک کە بەخشندن بە ئاشکرا و بەنهێنی لە کاتی بوون و نەبووندا، في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. ئینسانی بەخشندە دائما یەکێکە لەو کەسانەی کە مەبەستی پێ ڕەزامەندی خوایە، مەبەستی مرتاحکردنی وجدانیەتی. ئیمامی عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ جەیشی عوسرەی بەڕێ خست، جارێکیان
هاتەوە کەلوپەلێکی زۆری هێنابوو، هاتەوە بۆ مەدینە و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی هەر کەسێک هاوکاری مسلمانان بکە و جێشی مسلمانان ڕێک بخا، خوای گەورە و پەروەردگاری خاتە بەهەشتەوە. عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە زانی مسلمانان پێویستیان بەو سەروەتەیەوە، سەروەتەکەی کاتێک بوو وەک چۆن ئێستا ئەڵێن قەیرانە لە قەیراندا بوو کە سەروەتەکەی هێنا، هەموو تاجیرەکانی مەدینە لێی کۆبوونەوە، وتیان لێت بکڕین، وتی فرۆشتومە، وتیان بەچەند لە یەک بە یەکەوە تا بە یەک بەدە و تا بەرەوسەر بۆی چۆن، وتی یەک بە 700 فرۆشتومە. وتیان چۆن شتی وا بێت؟ کەس لە ئێمە زیاتر لە مەدینەدا نییە. فەرمی فرۆشتومە بەخوا، چونکە ئەو حاڵی بوو لەوەی کە خوای گەورە و پەروەردگارە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. خوای مهرەبانە فەرمێ نمونەی ئەو کەسانی کە ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە وەکو نمونەی گەنمێک وایە، دەنکە گەنمێک کە ئەو دەنکە گەنمە 7 گوڵی گرتە بێت، یەک دەنکە گەنم ڕوابی و 7 گوڵی گرتە بێ، هەر گوڵێک 100 دەنکی پێوە بێت. وإنجا خوای گەورە و پەروەردگار والله يضاعف لمن يشاء، بەخشندەی ئەو کەسەوە ئەکا کە خوای گەورە و پەروەردگار بۆی زیاد بکە لێک بە 700ەوە بۆ زیاتر. والله واسع عليم، خوای گەورە و پەروەردگار علم و ڕەحمەتی خوای گەورە و پەروەردگار زۆر لەوە فراوانترە کە ئینسان تەسەووری ئەکا. بۆیە ئەگەر تەماشا بکەین لێرە خوای گەورە و پەروەردگار کاتێک کە تەوسیەمان ئەکا بەوەی کە بەخشندە بین بە تایبەت لە ڕەمەزاندا، بزانین پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە کاتێک ئەم ئاەتانەی ئەخوێندەوە بۆ ئیمانداران فێری ئەکردن دیسانەوە پەروەردەی ئەکردنەوە ئەی فەرموو ئەم ئاەتەی بەسەر ئەخوێندنەوە ئەی فەرموو الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. کەسانێک کە ماڵەکانیان ئەبەخشن لە پێناوی خوای گەورە و پەروەردگارە، دوجار ئەوەی کە بەخشیویانە منەت بەسەر کەسان ناکەن، ئازار و ئەشکەنجەی کەس نادەن پێی، منەت بەسەر کەسان ناکەن، ئەوانە لای خوای گەورە و پەروەردگار ئەجرێکی بێپایانیان هەیە و نە لە داهاتویان ئەترسن و نەغەمی ڕابردویان هەیە. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ ما من صباح إلا ومناد ينادي من السماء، هەموو بەیانیەک بانکەرێک لە ئاسمانەوە بانگەکە هاوارەکات اللهم أعطي كل منفق خلفا، هەموو بەیانیەک مەلایکێک لە ئاسمانەوە هاوارەکە و بانگەکە ئەڵێ خوایە ئەو کەسەی کەوا ئەبەخشێ جێگەکەی بۆ پڕ بکەرەوە، کەواتە تۆی بەخشندە، تۆی خەیرەوە من دڵنیا بە لەوەی کە خوای گەورە و پەروەردگار جێگاکەت بۆ پڕەکاتەوە، چونکە مەلایکە دوعات بۆ ئەکا، ئەهلی ئاسمانەکان ئامینت بۆ ئەکەن. وكل ممسك تلفا، ئەو کەسەشی کە ئەیگرێتەوە دەست ئەگرێتەوە و نایبەخشێ خوایە لێی بسێنەرەوە، کەواتە ئێوە کەسەی تا ئێستا دەستت تێنە چۆ بەخشندەبی دڵنیا بە تاوەکو زیاتر دەست بنوقێنی خوای گەورە و پەروەردگار زیاترت لێ ئەگرێتەوە، تا زیاتر چروک بی دەرگاکان زیاتر لەسەر داخرێن. پاشان فەرمی یا باغی الخەیری ئەقبل ویا باغی الشەڕی ئەقسر، فەرمی ئەی ئەو کەسەی کەوا چاکە بڵاو ئەەکەیتەوە خوایە لێ قبول بکە و بەردەوامی بکە، و ئەو کەسەی کەوا خراپە بڵاو ئەەکەیتەوە دەستی بگرە و کۆتای پێبێنە. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فێرمانەکە بۆی بەردەوام بەخشن دەبین، دڵمان زۆر بەم دنیا فانیە خۆش نەبێ، دڵمان زۆر بۆ کۆشک و قەمەر و سیارە و ماڵ و سەروەتە خۆش نەبێت کە لە دنیا بەجێ هەڵین، چکە ئەوە میراتبەرەکانمانەی بن، هی خۆمان نابن. بۆیە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام إذا أحسن أحدكم إسلامه فكل حسنة يعملها تكتب ب10 أمثالها إلى 700 ضعف. فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەر کەسێک مسلمانێتەکەی باش بێت، هەموو چاکەیەک کە ئەیکا خوای گەورە و پەروەردگار بەدەقات هەتا 700 قات، هەموو چاکەیەک ئەیکات بەدەقات هەتا 700 قات بۆی قەرەبوو ئەکاتەوە، بۆی زیاد ئەکا لە قیامەتدا. وكل سيئة يعملها تكتب له بمثلها حتى يلقى الله عز وجل. وهر گوناهێکیش کە ئەیکات تەنها گوناهەکەی بۆ ئەنووسێ هەتا ئەو گاتەی ئەگاتەوە ڕەسامەندی خوای گەورە و پەروەردگار. پێغەمبەری خوش عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەندە بەخشندە بووە
كابن عباس رضي الله رحمته خوالي بأفرمي كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل وكان يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن فلرسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من الريح المرسلة في غنبري خواه عليه الصلاة والسلام بخشن دترين كذبوه أو كاتعني كلا رمضان دا جبريل أهاد بولاي كجبريل أهاد بولاي في غنبري خواه عليه الصلاة والسلام لقل دا قرآني دوباره أكرده ومراجع أكرده دوري أكرده وفي غنبري خواه عليه الصلاة والسلام أو أن بخشن دبو بخشن داي وكو بايكي بهزوابو كهمو مالشي أقرتوه خواه قورو پروردگار عبادتي همو مال لايك من قبول بكاو دولمند و دزداركانجمان بخشن دتر بكاو ليان قبول بكا أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.